بەڕێوەچوونی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ لە بەرلین. ئەم فستیڤالە ساڵانە بەڕێوەچێ و بۆ زیانیاری زیاتر لەسەر فستیڤالەکە و لەکوێ کێن بەشداریان تیا کردو و فیلمانی بەشداریان تیا کردووە. ئەمە میوانداری بەڕێز مستەفا زێدانمان کردو کە بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی فستیڤاڵی کۆبانێ لە بەرلینەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە تەلەفۆن لەگەڵمانە. بەڕێز مستەفا بەیانیت باش سڵاوت لێبێ لەوە دەست پێ دەکەین باسێکمان بۆ بکە بزانین فیستیڤاڵی کۆبانێ چییە چێ بەشدارە ئەو فیلمانە تەنیا فیلمی کوردین کە بەشداری لە فیستیڤاڵەکە دەکەن. بەێ ڕۆژ باش دەغازم بێژم بەستە تشتێکی ئەمنەر بەرلینەنە فستیڤال لە باژارێ بۆ خمەچێتە فستیڤالە کۆبانێ دەست پێ کرد 2020 دەست پێ کرد ji ber rewşa korona sala yekême online çê kir yani winzanin yani civak nedibû ku bi hevgê sala di duyan û sosiyan jî em li erdê çêdikin zaten hî sal jî sala xala çaran e ew jî li erdê li bajarê Boxumê çê bide. Belê باشە بەڕێز مستەفا ئەو فیلمانەی کە دیاریەکەن چۆن دیاریەکان لەسەر چ پێوەرێک چۆن هەڵیە بژێرن چۆن اختیاریەکەن فستیڤالە کۆبانێژی ئەو ژی وەک ئەی فستیڤالەکردنە ناودەوڵەتیە یعنی حیشت خەڵاتەخواهنە و هی سال جی ما تشتێکی زیاتر چی کردی باشترین فیلمی کوردی یعنی خەڵاتێ me هی سال یەک زیاترە بناوی فستیڤالە کۆبانێ باشترین derhêner baştırîn lîstokban baştırîn sînarist baştırîn ekter batiştana gişkî yani ew jî wek festîvalê dinin. باشە ژمارەیان دیاری کراوە ئێوە چەند فیلم وەردەگرن لەم فیستیڤاڵە یان هەر چەند فیلم پێشکەشی بکە دوایی پێخشاندنی فیلمەکان ئێوە هەڵسەنگاندنتان بۆی کرد فیلمەکان وەردەگرن هەر چەند فیلم بکێشتان نییە. بخدا امکانون بێژن هی سال هێژمار پڕ مەزن بۆ یعنی ساڵی بۆری گەیشتە 305 فیلم هی سال گەیشتێ 10,000 فیلمە ji 121 dewlet û 4 parçeyê Kurdistanê ew jî yani hî sal hêjmar pir mezin ji va filmanan tên lejnetil fers ew êk heyekê ku navra digirin salî jî ji nav va filman تقريبا دوري بينجا فيلمي داري لجنة التحكيم او ناجي حيشت فيلمان دنافرا دقرن وخلاص ده باشا سپۆنسەری کارەکانتان و پاڵپشتیکار لە ئەمپەرەکان بەردەم کارەکانی فستیڤالەکە چی بوون ئەو ماڵپەرانەی کە ئەو لەمپەرانەی کە هاتوونەتە بەردەمتان و نەبوونی سپۆنسەر چی کێشەیەکتان هەبووە؟ نها براستی سپۆنسەری دنێرما کووردا دا کێمە gelekî kême winzanin sponserî ew ji kultûreke lê hêdî hêdî nêv meda çê dibe birastî sê salne yani em cem xwe da lê qera didin lê salê çûnî sponserekî me ew jî hinekî hindik da û hî sal jî çend kes hene çend em bêjin sponserê hene ne ew sponserê hane mezin em bê sponserê hane ku ortağê festîvalê bin ew bi erebî şerîkê festîvalê bin yani ew kesê wergahtinne ne lê be sponser ne hindikin. باشە ئەو فیلمانەی کە بەشداری لە فیستیڤاڵەکە دەکەن سەرجەمیان فیلمی کوردین یان ئێوە مەرستان هەیە کە فیلمەکان تەنیا فیلمی کوردی بن یان هەر فیلمێکی تر بێ نەتەوەکانی تریش بێ ئاساییە؟ براستی هی سال تقریبا 350 فیلمی کوردی هاتی ji her çar parçeyê Kurdistanê bîtirin ji filimê Kurdê Rojhilat û birastî filimê wan e gelekî tewne gelekî baş in. باشە گەنجانی کورد تا چەند توانای بەرهەمهێنانی فیلمیان هەیە ئێستا هێزی گەنجان لەو ئاستەدایە کە بڵێ سینەماکانی گیانیان پڕ کردووە؟ زانی گەنجên Kurd yani tişt ceman hene nû dibêjin enerjî ceman hene û pir tiştan dikin lê bes dîsa em vegerin sedemê yekê ew sedemê hene
سپونسری یعنی کس تشوان داناسه کن یعنی بیتری فیلمی هاتنا بشدار فستیوال کوبانی بونه او شرکات مزن تنانه او سازی مزن کو ام بی سپونسر بنجوا فیلمارا تنانه لی امکانه بی جسدی حیشتی گیشکی کیسه خوشی کرده یعنی در هنر کیسه خوشی کرده یعنی وی پردانه ف د انتاج ده او د دوی سپونسری هانا قون تنانه اده بیشم که سپونسری قون هده وی گین که کردار وی تشنه پر باش درخنه جه فیلمان سینما وی هین تیشتهر بەڵێ بەڕێز مستەفا زێدان بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی فیستیڤاڵی کۆبانێ لە بۆ خۆم لە ئەڵمانیاوە لەگەڵ مابووی سوپاس بۆ تۆ